تەوەکوولمان لەسەر خوایە، پەنامان خوایە. ئەخوازین خوای گەورە دەستمان لێبەرنا، پشتیوانمان بێ بۆ ئەو پرۆسەیە، بۆ ئەو هەڵمەتە، بۆ ئەو هێرشە، بۆ سەر بەرەی گەندەڵی، خراپەکاری، فەسادی جۆرا و جۆر لە تاکێکە تا لە کۆمەڵگا، تا دەسەڵات و سیستەمی حکومڕانی. هەرچی نوقسانی هەیە، هەرچی خراپەکاری هەیە، ئێمە لەگەڵی نین و میکانیزمی چارسازی و ڕاستکردنەوەی ئەو لار و خواریە ئەرکی ئەمێ و استراتیژێتی ئەمەیە و کاری ئەمێ. ئیلەیهی ئونیب راپۆرتی کۆتایی ئەم ئەرکە بەخوا ئەدەین، بۆ لای ئەو ئەگەڕێینەوە. خەمی ئەوێمانە، خەوی قیامەتمانە. وەختی ئەخوازین گەلمان سەربەخۆ بێ، ئەخوازین نیشتیمانمان ئازاد بێ، ئەخوازین عەدالەت بەرپا بێ، ئەخوازین مافی ئینسان پارێزراو بێ، ئەخوازین ئازادی بەرقەرار بێ، خەمی قیامەتمانە. و ئەمانەوێ لە قیامەتە پاداشتەکەی وەرگرینەوە. ڕەنگە لێرە نەتوانین و نەکرێت و بەرمان نەکەوێ پاداش وەرگرینەوە. وەختێ خەمی کۆمەڵگەمانە، خەمی چاکسازیمانە لە کۆمەڵگا، خەمی ئەخلاق و بەها باڵاکانی کۆمەڵگەمانە، هەر لەوەش پاداشمان لەخوا ئەوێ. وەختی ئەخوازین تاکی کۆمەڵگەی کوردەواری، تاکی کورد فکری سەلیم بێ، فکری ڕاست و ڕێک بێ، عەقیدەی دامەزرا و دوور لە خورافات و وەهمیات بێ، سلوک و ئەخلاقی پەسەند بێ، ڕەوش بەرز بێ، بەهای ئینسانی تایە باڵا بێ. ئەخوازین ئینسانێکی دروست بێ، قسە و کردەوەکانی وەکو یەک بێ، گەنجەکانمان کوڕ و کچەکانمان لەسەر ئەوە پەروەردە ئەکەین، ئەوەشمان هەر پاداشمان لای خوا ئەوێ و بۆ لای ئەو ئەگەڕێینەوە و ئەمانەوێت لەوێ سەربەرز بین. لێرە دەرەنجامەکەی خێرە، دەرەنجامەکەی ئەوەیە کە ئەیبینی بەو جوهدەکەمەوە، بەو توانە سنووردارەوە یەکگرتوەکان توانیویانە مەناخێک کەشوهەوایەکی ئەخلاقی، ڕەوش بەرزی، متمانە دروستکەن لەو شوێنانەی، لەو جێگانەی، لەو مەجالانەی کە بواریان پێدراوە. ئومێد دەکەین کە پرۆسەی ئیسلاح و چوون بەرەو ئامانجەکان هەروە بە پشتیوانی خوای گەورە لە ئاستێکی بەرز و باڵا بێ و ئێمەش بتوانین عاملێکی ئیجابی بین، کارکتەرێکی دروست بین و پەسەند بین لای خوا و بتوانین دڵی میلەتەکەشمان خۆشکەین و شتێکی ئیضافە بکەین بە گەلی خۆمان کە ڕەنگە بە ئێمە ئاسانتر بێ. فکری میانە ڕەوی، دژایەتی توندڕەوی و پەڕگیری، خەمی ئایندەی گەنجەکانمان، خەمی ئەخلاقی گەنجەکانمان، خەمی شناسی ئەخلاقی گەنجەکانمان ئەرکێکی گەورەیە، ئەرکێکی گەورەیە. یەکگرتو هەڵی گرتووە و ئەیکاتە ئەرکی خۆی. وەسپاس بۆ خوا تا ڕادەیەکی باش ئاسەواری ئەو سەرکەوتنە و ئەو دەستکەوتانە دیارە. بەڕێزان، ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی حەوتەمیدا سوپاس بۆ خوا بە مەراسیم و ئاهەنگێکی برایانەی قەشەنگ لە ئاستێکی باڵا هەموو ئەو گرە و تەحلیلات و پێشبینیانەی کە ئەکرا و ئەوترا وتی وتی تیا ئەکرا و خەڵکێک ناحەز پێی خۆش بوو وا دەرچێ و دۆستەکانیش دڵە ڕاوچێیان بوو، قەلەقیان بوو داخۆ کۆنگرەکەیان چۆن ئەگرن یەکگرتووەکان لەم کات و ساتا، لەم بارودۆخە هەلوو مرزا
نقصانە چۆن یەکگرتو ئەوێرێ کۆنگرە بگرێ، چۆن ئەوێرێ دەستکاری دەسەڵاتی باڵای حزب بکە، چۆن ئەوێرێ ئیدعا بکە کە من ئەمەوێ چاکسازی بکەم لە خۆشمەوە دەست پێ بکەم. سوپاس بۆ خوابینیتان هەموو ئەوانە چۆن لە بەردەمی ئیرادەی بڵندی ئێوە و لە بەردەمی همەتی بەرزی ئێوە و لە بەردەم نەفەس و هەناسەی پاکی براو خوشکانی ئێمە هەموو وەکو بڵقی سەر ئاو دەرچوو، هەموو بە درۆ دەرچوو. ومێ دەکەم گەری ئێمە بە تایبەتی نوخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد دوای 22 ساڵ لە تەمەنی یەکگرتوو وەکو خۆی بناسێت، یەکگرتووەکان وەکو خۆیان بناسن، بەس خۆیان ماندوو بکەن بە مڕاهەنات و بە گرەوی دۆڕاو.